دوجار قەشە ئەمریکیەکە ئەندرۆ برۆنسن لە تورکیا ئازاد کرا و گەیشتەوە ئەمریکا. سەرۆک ترامپ باز لەوە دەکات کە دڵخۆشە هاوڵاتی ئەمریکیەکە لە دۆخێکی باشدایە و سەبارەت بە ئازادکردنەکەش هیچ ڕێکەوتنێکیان لەگەڵ تورکیادا نەبووە. ئەمە هیچ پەیوەندی بە شتی ترەوە نییە. بە هیچ شێوەیەک هیچ ڕێکەوتنێکمان لەگەڵیاندا نەبووە، بەڵام دڵخۆشم کە دەگەڕێتەوە بۆ لامان و بیستومە لە ڕۆژێکی باشدایە. ئەمریکا وێڕای هەڕەشەکانی لە تورکیا لەسەر دەستگیرکردنی هاوڵاتیە ئەمریکیەکە سزای ئابووریشی لەسەر وڵاتەدانا، بەڵام لێدوانی وەزیری دەرەوەی تورکیا ڕوونە کە وڵاتەکەی لەسەر هەڵوێستەکەی سوور بووە. Umarım anlamıştır. Yani öyle لەو باوەڕدام بە هیواشم کە ئەمریکا لەوە گەشت بێت کە ناتوانێت لە ڕێگای فشار و هەڕەشە لە تورکیا هیچ ئەنجامێ بەدەست بێنێت. پێویستە ئەو بابەتە جێبهێڵێت بۆ دادگایەکی سەربەخۆ. بەرپرسەکان لێدوانی سیاسی خۆیاندا لەسەر ئازادبوونی قەشە ئەندرۆ برۆنسن، بەڵام پەیوەندی تورکیا و ئەمریکا بەرەو کوێڕوات. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.